چەکدارەکانی داعش لە ڕووی سەربازیەوە کەوتونەتە بەر لە بیرچوونەوەی سەرکەوتن لە زۆربەی شەڕگەکان هەواڵی لێسەندنەوەی شوێن لە داعش بووە هەواڵی ڕۆژانە، بەڵام بەڕای شارەزایان ئەو شەڕەی کۆمەلگای نێودەوڵەتی لە هەمبەر تیرۆردا تێکەوتووە زۆر جیاوازترە. جێلیس کنێپڵ نووسەری شارەزای بواری تیرۆر و سەلەفیەت لە ئیسلامدا کە بە ئەسڵ فەرەنسیە لای وایە، هاوپەیمانی وڵاتە زیلهێزەکانیش لەم شەڕەی تیرۆرەوە گلاون و ئایدۆلۆژیای سەلەفیەت و وەهابیەت کۆی کردوونەتەوە. نووسەری جەزایری کامل داود لە نووسینێکیدا دەڵێ عەرەبستانی سوعودیە داعشێکی سەرکەوتووە، هەرچەندە لە ئێستادا داعش لە هەندێک لە پادشانۆتیەکانی داوە، بەڵام هێشتاش لەو ناوچانەدا شەڕێکی بەردەوامی کلتوری لە ئارادایە و سەلەفیەکانیش بەشداری ئەو توندوتیژیانن کە لەلایەن پادشانۆتیەکانەوە هەن دەدرێن بۆ کوشتنی خەڵکی ئەو وڵاتانەی کڕیاری نەوتن. ئەگەرچی هەموو سەلەفیەکان جیهادی نین، بەڵام هەموو جیهادیەکان سەلەفین و دەبێ ئەوەش بزانرێت کە لەو کلتورەوە هاتوون. ئەو کوشتن و برینەی داعش ناویەتەوە و لەژێر ناوی خلافەتی ئیسلامدا پەیڕەوی دەکات لە لای زۆرێک لە زانایانی ئیسلام و پەیڕەوانی ئەو ئاینە بەردەوام لە هەوڵدان ئاینەکەیان لە هەڵسوکەوتی ئەو توونڕەوە ئیسلامیانە بەدوور بگرن. بەلای گرامی وود شارەزای ئیسلامی سیاسی لای وایە ساغبوونەوەی ئەو پەیوەندیە لە نێوان ئیسلام وەک ئاین و ئیسلامی توونڕە و وای کردووە بڕیارەکان کوتخایەن بن. ئەمە بابەتێکی جێگای نیگەرانیە، چونکە ئاین دەبێتە بەشێکی گەورەی کێشەکە. لە بەرامبەردا حکوومەت ناتوانێت سەر و سەودای لەگەڵ بکات، ناتوانرێت لە ڕێگای وەزارەتی دەرەوە ئەو میکانیزمانەش لە بەردەستیانە چارەسەری ئەو پەیوەندیە بکات. ئەو وەرچەرخانە مێژوویی لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا ڕوویدا بەهاری عەرەبی بوو، سەرهەڵدانی جەماوەری دژی سیستەمی دەسەڵاتدارانی ئەو وڵاتانە. ئێستاش لێکدانەوەی دەرئەنجامی ئەو سەرهەڵدانە بە دوو شێوە دەکرێت. هەندێک شارەزان لایەن وایە بەهاری ئیسلامیەکانە و هەندێکی تر پێچەوانە لی دەڕوانن. بەلای ڕویڵمارک کارمەندی ڕێکخراوی بەرگری لە دیموکراسی لای وایە بێدەنگی وڵاتە زیلهێزەکان لەو ڕووداوانە لە قازانجی باڵاکردنی ئیسلامیە توونڕەوەکان بوو. خوێنەوەیکی سەرەتایی هەڵەمان هەبوو بۆ بەهاری عەرەبی لەبەرەوەی ڕووداوەکان بۆ ئێمە ناڕوون بوو. بۆ نمونە دەگوترا سەلەفیەکان لە تونس زۆر بەهێزن، بەڵام دەرەنجام سەرکەوتنی شۆڕشی تونس دەرکەوت کە سەلەفیەکان هیچ ڕۆڵێکی کارایان نییە لە سیاسەتی ئەو وڵاتەدا. کەوا بوو شکستپێهێنانی بەهاری عەرەبی لە بەرژەوەندی ئیسلامی توندڕەودا بوو، نەک پێچەوانەکەی. ئەگەر سەرکەوتنە سەربازیەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی بەسەر داعشدا بەردەوام بێت و ڕەقە و مووسڵ کۆنتڕۆڵ بکرێتەوە، ڕەنگە چەکدارەکان نەمێت، بەڵام چی لە ئایدۆلۆژیای سەلەفیە جیهادیەکان بکرێت. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.